سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسووی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستی بۆ ئەوەی لە درێژەی ڤیدیۆکارمان باز لە کەمترین کۆنمرەی وەرگیرا و لەو بەشانە و کۆلێژانە بکەین کە هەمانە بۆ ئەمڕۆ باسی کۆلێژی ڤێتەرنەریەکەین. ئەم بەشە بەشێکی نوێیە بۆ ئەم ساڵ واتە ساڵی خوێندنی 2022-2023 کرایەوە. تەنها قوتابیانی قۆناغی یەکەمی هەیە. خۆشەویستانم، ئێمە لە درێژەی ئەم ڤیدیۆدا باسی کەمترین کۆنمرەی وەرگیراوی بەشی ڤێتەرنەریتان بۆ ئەەکەین بە زانکۆ لاین و بە پاڕالێن. ئێوەی خۆشەویستیش بۆ ئەوەی زۆرترین زانیاری لەبارەی ئەم بەشەوە وەرگرن بینەری ڤیدیۆکەمان بن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆی ئەوانیش سوود لە ڤیدیۆکانمان ببینن. خۆشەویستان، وەکو وتمان لەم ڤیدیۆدا باسی بەشی ڤێتەرنەریەکەین لە زانکۆی سەلاحەددین کە بەشێکی نوێیە و ئەم ساڵ کراوەتەوە. بەشی ڤێتەرنەری کە لقی زانستیە واتە تەنها قوتابیانی زانستی وەرەگرێت و بەشی وێژەیی وەرناگرێت. زانکۆڵاینی پارێزگای 79.143 و گشتەکەی 91.714. پارالێلی پارێزگا 88.013 و گشتێکەی 90. بۆیە ئەزیزان و خۆشەویستان، ئێوە توانن سود لەم کەمترین کۆنمرێ وەربگرن کە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 هاتۆتەوە تاوەکو ئەم ساڵی خوێندن کە 2023-2024 بتوانن فۆرمەکانتان بە شێوازێک پڕ بکەنەوە. ئەگەر ئاوات و ئامانستان بەشی ڤێتەرنەریە، ئەوە ئێوەی خۆشەویست بتوانن بە نزیکەیش بێت کۆنمرەکەی بزانن و هەوڵ و ماندووبوونی خۆتان بدەن بۆ ئەوەی ئەو کۆنمرەیە بێننەوە کە لەو بەشەیە وەربگیرێن. بە هیوای سەرکەوتنتان لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن.